تمام هذا الصلاة ما نجينا دمدوازة إلى دساليوا جيتار فيرمو جا خوب فيرة قرانش چۆنی بوو بڕیاری بەشدارکردنتاندا ڕۆژێکی هاتەوە ماڵێ گوتی ئەوەیان هەبوو پێش بووکەی گیتارژنی ئەو بخۆی بەهرەی گیتارژنینی هەیە گوتی دا مامستا پێی گوتی مامستا ڕێژوان ئی میوزیک گوتی دەنگت خۆشە و حەز دەکەم بەشداری بکەیت ئیدی ئاوا بەشداری کردو بخۆشمان پێم سەیر و بەڕاستی کە فڕەکەم دەنجی ئاوا خۆشە ئێستاش تا ئێستا الحەمدوللا گەیشتنە ئەو قۆناغا بەخۆی باگۆرانی دەگوت لە ماڵێ بەڵام ئەمن پێ چاوەڕی ئەوەم نەدەکرد کە بەو شێوازە دەنگی خۆش بێت بەڕاست ئەدیکو ئەرێوەڵا زۆر دڵخۆشم ئەگەر یەکەمیش نەبین گرنگەوەی گەشتی نەفانم بە شانازیشە پێوە دەکەم سپاس مامۆستا سەیەکت هەیە بیکەیت لە کۆتاییدا چی بە دایک باوکت دەڵێ تا چەند هاوکارت بوونە حتى ما لو تولد دايق من هرها وكارب وناتا حتى دنشمرهم هرها وكارب